ماوەی چەندین ساڵە چەندین پرۆژەی خزمەتگوزاری وەک ڕێگاوبان و نەخۆشخانە و بینەی قوتابخانە لەگەڵ پرۆژەی ئاوی خواردنەوە و جۆگەی ئاودەری بۆ زەویە کشتوکاڵیەکان لە سنووری برادۆست بە تەواو نەکراوی ماونەتەوە. وەکو پرۆژەکان پرۆژەی خەستەخانە پێمان خۆشە ئەو خەستەخانە لە داوا لە حکوومەت یاریمەکەین بە زووترین کات ئەو خەستەخانەمان بۆ تەواو بکەن. ئەم دوو جادانێک کە جادەی منتیقەی دووریش دەرجێ بۆڵێ ئەوانشمان بۆ تەواو بکەن. زۆر داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژانەمان بۆ تەواو بکەن. وەکو دوو مەکتەبی دەشتێتی ئەوانشمان بۆ تەواو بکەن. زۆر مەمنون حکوومەتی هەرێم ببین. والله وعز لە هەندێک خراپتر نابێت. تۆزە و تاسەنە و ئاو بەرەدەنە سەرێ لە بەرە چ ئای بەرەدەنە سەرێ ئەو مارانە لەبەن ئیدار ناکەن چکو ئەو تۆزە ئەو سیارانە خردێن تۆزی هەرەکەن دەبی ئای پەسە جادێوەنین ئەگەر ئاوێ نەکەن مارەکان عەدمە بن. وڵی برات جادەکەی هەیە و شێ بینن هەمووی تێک و پێک چوویە چ جادە نییە هەر گرێدەرە شرێتەن شارەوانی هەبرەق ڕاستکەن دەخۆوە چ ڕێ نەمایە بەخۆی ڕێکە زۆر خراپە. وڵی ئەو ڕێە چیان کرد پێرار بوو وابزانم بەس چ چاکردنەشەوە نەبووە سەر پێیان دەخۆڵ و تێکەڵە تێکرد هەمویان تێک و پێکچەوە تێکەڵەکەی باش نەبوو. هەرچی لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان دوای کۆتایی هاتنی قەیرانی دارایی بەشێک لە پرۆژەکان کەوتونەتەوە بواری جێبەجێکردن. بەڵام لە سنووری برادۆست تاکو ئێستا پرۆژەی ڕێگەی دۆڵازەرجێ و نەخۆشخانەی 25 قەلوێرەیی لە سەنتەری نەحیەی سیدەکان لەگەڵ دوو بینەی قوتابخانەی نۆپۆلی لە سنووری دەشتەهێرت وەستێنراون. بەڕێوەبەری نەحیەی سیدەکانیش دەڵێت لە هەوڵداین جارێکی تر دەست بکرێتەوە بە تەواوکردنی پرۆژەکان. ئێستادا لە هەوڵداین بۆ ئەوە بتوانین لەم ساڵاندا دەستکرێ بە قیرتاوکردن و هەروە ئەو پرۆژانێکەوە بەکەم و کورتی مابنەوە لێرە و تاو نەکراون دەستکرێ بە دروستکردنەوەیان. نەخۆشخانە 24 قەرەوێلەی سنتەری نەحەیە کە بە کولفەی نزیکەی 2 میلیارد دینارە بێت و هەروە خاوەنی پرۆژەکە ئامادە سازی تەواوی دەربڕیەوە بۆ دەستکردن بە دروستکردنەوە و یەخەت دەستکردن بە کارکردن لە پرۆژەیەدا کە یەکێ لە پێویستەکانی ئەم ناوچێ بەدە لە مەش دوو قوتابخانەی تریش کە لە ناوچەکانی دەشتەهێرت لە سنووری نەحیەکەمان وەستێنران بەهۆی قەیرانی دارای لە ئێستادا لە هەوڵداین بۆ ئەوی لە ساڵی داهاتوودا دەست بکرێ بە دروستکردنەوەی ئەم قوتابخانەوە پرۆژەکە کاری تێدا بکرێت. لە ساڵانی ڕابردوو پرۆژەگەلێک لەم ناوچەیە کەتنە بواری جێبەجێکردن بەڵام لەگەڵ هاتنی قەیرانێدارایی پرۆژەکان وەستێنران تاوەکو ئێستاش دیار نییە کەی جارێکی تر دەست دەکرێت بە تەواوکردنی ئەم پرۆژانە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.